هەتا چەندی ڕۆیشت ئەوەندەی فرۆشت بیت لە ڕووی سعرەوە؟ بەرانێک لێرە بۆ 15 ملیۆن نەیفرۆش بردیەوە. بەڕاستی ئەمە ئیش لەسەر مەڕی کەڕە دەکەین. ئەو مەڕەش مەڕەشی زۆر تایبەتە، مواسەفاتی زۆرە، یعنی مەڕەکی هەچەندی برێ باشە. باسی مواسەفاتەکانی ملۆ بکە. مواسەفاتی بەخۆی دەبی درێژ بیتن، دەبی بە قەپۆز بیتن، دەبی گوێی جوان بیتن، دەبی لاقی پەلی ئەستور بیتن، یعنی ئەو مواسەفاتە دەبی درێژ بیتن، یعنی سعرشی زۆر تایبەتە و مەڕە سعری گرانە بەڕاستی. سعری هەتا چەندی دەڕۆ؟ مەڕەکەی هەتا 5 ملیۆن دیناری دەچی دانەی. بەرانشی هەتا 20 ملیۆنی دەچی، بە 15 ملیۆنی هەیە، بە 10 ملیۆنی هەیە. ئەرێوەڵە ئەوەی ئەوڕۆ لێرە نەکرا لە فیستیڤالەکەی بەس نمایشکردن بوو یان بەس ویستمان مەڕی کەڕەی کوردی بە هەموو عێراق بناسێنین بەڕاستی. کڕین و فرۆشتنی پێدەکرا یان لێرەش فرۆشتمان زۆرمان فرۆش لێرە بەری جەماعەت فرۆشتیان. هەتا چەندی ڕۆیشت ئەوەندەی فرۆشت بیت لە ڕووی سعرەوە؟ بەرانێک لێرە بۆ 15 ملیۆن نەیفرۆش بردیەوە. بە 15 ملیۆنی نەیفرۆشت؟ بە 15 ملیۆن نەیفرۆشت. دوو مەڕ بە 10 ملیۆن نەیفرۆش بردیەوە. لێرە نە ئێستا مەوجودن وازانباری نەکردو هێشتا.